دکتۆر شوان ئەبوبەکر پسپۆری نەخۆشیەکانی مێشک و دەمار لامان میوانە لەم تەوەری بەرنامەکەیە باسمان لە نەخۆشی زەهایمەر و لە بیرچوونەوە بۆکات چی هۆکارە بۆ ئەوەی کە ئێمە لە تەمەنێکی دیاریکراوە تووشی زەهایمەر بین و ستایلی ژیانمان پێویستە چۆن بێت بۆەوەی لەو تەمەنەیە ئێمە تووشی زەهایمەر نەبین و خۆراک خەو بەگشتی تا چەند هۆکارن بۆ ئەوەی کە کەسێک تووشی زەهایمەر بێت ئەگەر کەسێک تووشی زەهایمەر بوو چارەسەری هەیە یان نیەتی وە نیشانە سەرەتایەکانی چییە؟ دکتۆر سڵاوت لێ بێ بەخێر بێیت. سەرەتاکەمان بڵێیت نەخۆشی زەهایمەر چییە؟ نەخۆشی زەهایمەر بریتیە لە بیرچوونەوە یەکێکە لە هەر باوترین هۆکارەکانی بیرچوونەوە واتە خڵەفاوی کە دروستە بێت بەهۆی لە ناوچوونی خانەکانی مێشکەوە بە شێوەیەکی هەمیشەیی ئەویش وا کات ئەو نەخۆشانە وردە وردە یادگان لاواز بێت ئەو یادگانەی کە با بڵێن میمۆری تازەیە وەری ناگرێت شتە کۆنەکانی تیان بێنێتەوە وردە وردەمە پەرە ئەسێنێت کە خانەکان زیاتر لە ناوەچن واکە ئەم نەخۆشەی تر نەتوانێت کارەکانی خۆی کات لە ماڵەوە نەتوانێت خۆی بچێت بۆ حەمام و تەوالێت خۆی نامخوات ئیتر وردە وردە مەرحەلە مەرحەلەوەی لێ تا لە ئەخیراکرێت سەر جێگەیانی ئەم نەخۆشانە تقریبا ماوەی ژیانی نەخۆشی زەهایمەر 10 ساڵە. بەڵێ زۆر باش اینجا ئەزیزانی ئێمەش ئێوەش ئەتوانن لە ڕێگەی کۆمنتەکانتانەوە ئەو پرسیارانەی کە ئەتانەوێت پرسیارەکانمان ئاڕاستە بکەن و تاکو ئێمە بتوانین لە پزیشکا پسپۆرەکەمان وەڵامەکانتان بۆ وەربگرین. ئەو کەسانی کە تووشی نەخۆشی زەهایمەر ئەبن زیاتر لە چ تەمەنێکان؟ خۆی زەهایمەر نەخۆشی پیرە بە زۆری لە دوای 65 ساڵیەوە لە خوار 65 ساڵیەوە کەمترە بەڵام توشبوش هەیە بەڵێ هەیە بەڵام بە زۆری ئەوانن کە هۆکاریان بۆ ماوەیە کە بۆ ماوەیی جیناتیان هەیە تووشە بن بەڵام شێوە باوەکەی ئەوەی کە لە 65 ساڵیەوە زۆر باشە کەواتە ئەبکرە بڵێن لە خوار تەمەنی 65 ساڵیەوە حاڵەتەکان تاکترن دەگمەنترن بەڵام کەسانی کە دوای 65 ساڵیەوە کە تووشی ئەبن هۆکارەکەی زیاتر چێ بۆ ئەوەی کە تەنها پیریە یاخود هۆکاری دیکەش کاریگەری هەیە بۆی کە ئەوان زیاتر تووشی نەخۆشی زەهایمەر ببن. خۆی نەخۆشی زەهایمەر تا ئێستا هۆکارە بنەڕەتیەکەی کە بۆچی ئەو پرۆسیە دەست پێەکانە زانراوە کۆمەڵی هۆکار هەیە دراوە لە یەکێ لەوانە وەکو وتمان ویراسە هەندێک جین هەیە کە دۆزراوەتەوانێ کە بڕێکی کەمی ئەو نەخۆشانە ئەو جینیان هەیە یەکێک لە هۆکارەکان بۆ ماوەی باشە یەکێکە لە هۆکارەکان هۆکاری ژینگەی و بڵێن بیئەیە کە تۆ مەسەن ئەو نەخۆشانەی کە زیاتر کە ئەبیان هەیە لە ڕاوکێ مەسەن ئەو نەخۆشانەی کە ئەوانەی کە بێخەو بوون زۆر ئەمانە دەرکەوتووە کە هۆکارە بۆ ئەوەی کە ئەم نەخۆشانە زۆرتر تووشی زەهایمەر بن بەڵام هۆکارەکەی بۆ ئەو پرۆسی دەست پێکە خۆی پوکانەوەی ئەو خانانە لە چیۆ دروستە بێت لەوەیە کە هەندێک پرۆتین کۆ بێتەوەنە لە دەروی خانەکان لە ناو خانەکانە کۆبوونەوەی ئەم پرۆتینە زیان بەخشانەوە ئەکات کە ئەو خانانە وردە وردە لە ناوچن بۆچی ئەم پرۆتینانە کۆ بێتەوە پرسیارە گەورەکە کە تا ئێستا ئەنی هەر لە کۆڵینی لەسەرە بەحسی لەسەر وەڵامێکی دروست بەس نییە کۆمەڵی فاکتەرە ئەین دەرکەوتەوە کۆمەڵی فاکتەرە ئیتر ئەوی کە باسمان کرد بۆ ماوەیە بیئەیە ستایلی ژیانی نەخۆشە هەروەها نەخۆشی شەکرا زەخت ئەمانە هەمووی دەوری هەیە لەسەر دروستبوونی پرۆسەکە باشە دکتۆر نەبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەر لە تەمەنی لاویەوە هەتا تەمەنێکی دیاریکراوە 6 ساڵ کە باسی نەخۆشی زەهایمەرەکات تا چەند هۆکارە بۆ ئەوەی کە لە تەمەنی 6 ساڵ بەدواوە تووشی نەخۆشی زەهایمەر بیت ئەوەش یەکێکە لە هۆکارەکان نەبوونی پەیوەندی کۆمەڵایەتەکانی یان بڵین ئەو نەخۆشانەی کە ئابیان هەیە خەمۆکیان هەیە کە کەمتر تێکەڵی خەڵکە بن دەرکەوتووە کە ئەمانە ئەگەری توشبوونیان بە زەهایمەر بە لە بیرچوونەوە بەعام زۆرترە هۆکارەکەی بۆچی وایە نازانرێت بەڵام دەرکەوتەوە پێلۆکۆڵیەکان لینک هەیە لە بینی ئەو دوانەوە زۆر باشە پرسیارێک هەیە کە ڕەنگە هەمومان و پرسیارەمان لە خۆمان کرد بە تایبەتی جاری وایە مۆبایلەکە بەدەستمانەوەیە بەڵام بەدەی مۆبایلەکەمان ئاگەڕین یا هەندێک جار شتێکێک کە خۆمان هەڵمان گرتووە بەڵام بە هیچ جۆرێک نایدۆزینەوە لە دوایەوە پرسیارەکەن ئەڵێ بەخوا من تووشی نەخۆشی زەهایمەر بووم یان تووشی ئەبم کەواتە ئەمانە ئەگەر بۆ نەجاری وایە شتێکت بیر ئەچێتەوە هەندێک جار بەهۆی دۆخێکەوەیە نیشانەی ئەوەیە کە لە داهاتەوە یاخود لە ئێستا تووشی نەخۆشی زەهایمەر ئەبیت؟ نا ئەوە مەسەرەن بۆن مە باسی گەنجکەن ئێستا ئێمە گەنجێکی زۆرمان هەیە یان ئەڵێن ئێمە بەدەست لە بیرچوونەوە مەزیەت زۆر کەس هاتووە بە لامان نەخۆشی گەنج ئەڵێن بە بیرچوونەوەمان هێشتم بیرەچێتەوە ئەمە زەهایمەر نییە بەشێکی زۆر یانی بە تایبەتی لە گەنجانە ئەمە کەمی تەرکیزە تۆ لەبەرەوەی کە ڕۆژانە بەهۆی کارەکەتەوە بەهۆی
مەشغوڵەتی ژیان و ئەمانەوە مێشکە مەشغوڵە ناتوانانی تەرکیزێکی تاو بکەیتە سەر شتەکان و خۆی قەلقی لە ڕاوکی کە کاریگەری هەبێت لەسەر تەرکیزی ئینسان لەبەرەوە کە تۆ لەو شتە بیستێتەوە هەندێک جار مەسەن شتەکانە بیستێتەوە بەڵام سیرەکەی کاریگەری کە تۆی نەکردوە سەر ژیانی ڕۆژانەت ئەگەر هاتوو بە شێوەیە بوو گۆڕانکارێکە کە خەڵکی شەستی پێکرد کاری کردە سەر ئیشەکەات لەو کاتا پێویستە پزیشک ببینێت و پشکنینی بۆ بکە بزانە ئەمە فعلا بەهۆی دڵە ڕاوکێویان بەهۆی نەخۆشیێکی وەکو زەهایمەرەوە بەڵام ئەو نەخۆشانەی کە زەهایمەریان هەیە بە پێچەوانەوە مەسەن ئەمانە شتی خۆی زۆر هەستی پێ ناکات بەڵام دەوروبەرەکەی زیاتر هەستی پێکەن شتی بیرەچێتەوانێ بە لە ماڵەوە بیرێچێت تەباخەکە کوژێنێتوانێ شتی کە لەوانەیە مەسەن ئاگرکردنەوەی لێ بکەوێتەوانێ یان بۆ منە پرسیار چەند جارە دووبارەکات لەگەڵ توای دانیشتووە چەند جارە پێت هەڵێ ئەمە مەسەن لەکوێین یان کۆمەڵە پرسیار هەردووبارەیە کاتەوە لە بیرێچێتوانێت لەو ماوە کورتانەیە ئەمانە ئەچێتە قاڵبی زەهایمەرەوە بەڵام لە گەنجە وەکو باسم کرد ئەوە نوعیکەیە باشە لە گەنجە هەر گەڕان و دوی ئەو مۆبایلێکە پەیوەند باسی کرد نیشانەیەک نییە بۆی کە لە تەمەنی 6 ساڵیە تووشی زایمەر بین کە ئێستا بەداخەوە هەمومان ئەومان هەیە بیرەچێتەوە ناخێرەوە نیشانە نیە ینی وەکو باسم کرد نیشانەی کەمی تەرکیزە شەر نییە نەخۆشانە ینی هیچ لێکۆڵینەوەیکیش لەسەری نییە بەڕاستی ینی تا بڵێم مەسەن لە گەنجیا ئەوە گەشت زۆر بیسێتەوە تەرکیز هەبێت تەرکیزە کەم بێت واکاکەوێت بەهۆی توشبوون بە زەهایمەر باشە دکتۆر خۆراک تا چەند هۆکارە خۆراکێکی تەندروست بخۆیت لە ئەو تەمەنەی کە باست کرد تووشی زەهایمەر نەبی خۆراک زۆر گرنگە یەکێک لەو شتانەی کە بۆ ڕێگریکردن یانی یان کەمکردنەوەی ئەگەری زەهایمەر خۆراکە خواردنەکانە کە تۆ بانیان هەڵەسیت باسی وەرزشیەکەین دوایی باشە ئەو وەرزش یەکەم شتە کە پێش نانخواردنی ئەو لە چارەسەرەکە باسی باش لە نانخواردنیشە یەکێک لەوانەی کە دەورێکی گرنگیان هەیە بۆ نەبانیان خواردنە صحیەکان چین تۆ خواردنەکەت هینی تیابێت سەوزەی تیابێت میوەی تیابێت مادە پرۆتینەکانی تیابێت ئەڵەن گوێز بۆ مێشک باشە دروست بەڵێ ئەوە مەسەرەن ئەو ڕۆنەی کە لە گوێزا هەیە شتێکی صحیە کە بۆ مێشک باشە بەڵام ئەوانەی کە زیان بەخشن کاربۆهیدریتە کاربۆهیدریت ئەگە بە شێوەیەکی زۆر بخورێت تربانیان بیان نیۆڕۆن ئەمە دەرکەوتووە ئەو بڕی ئەمایلۆیدە ینی ئەمایلۆید ئەو پرۆتینێکە کۆ بێتەوە لە مێشکی ئەوانەی کە زەهایمەریان هەیە دەرکەوتووە کە بڕی ئەو ئەمایلۆیدە زیاکات لە مێشکە لەبەرەوە ئەو خواردنانەی کە تەندروستن وەکو خواردنی سەوزە میوە خواردنی داناوێڵەکان باەم ئەوانەی کە ناوکن یانی ئەو خواردانە هەروەها خواردنی پرۆتین ینی مەسەن هێلکەش بە بڕێکی مام ناوەند یان مەسەن مریشک ماسی ئەمانە هەمووی تەندروستن بەڵام سەرەن بڕێکی زۆری شیرینی خراپە شیرینیکە لەوانەیە کە ئێمە قەت پێشنیاری ناکەین بۆ نەخۆش بۆ هیچ کەسێکیان لە خراپەکانان جگە لە شیرینی چی ترمان هەیە کە خراپ بێت بۆ کەسێک کە ئەگەری ئەوەی هەبێت و شی نەخۆشی زەهایمەر بێت ئێمە ئەبێ بچین سەر ئەوە کە وتمان مەسەن زەقت و شەکلش کارن بۆ توشبوون بە دەبیچونەوە لەبەرەوە سوێریش بە هەمان شێوە ئەبێت لە حەدی خۆیان بێت بۆی کە زەخت زۆر بەرز نکاتەوە نەخۆشیەکانی دڵ توش نکات هەروەها شیرینیش کە بۆ مەسەن شەکە بەرزەکاتەوانە ئەمانە هەمووی یەکێکن لە خواردنە خراپەکان یان چۆری با بڵین چۆری زۆریش ئەویش یەکێکە لەوانەیە کە ئەگەری توشبوون بە جەڵدە زیاکات واکە زیان لە بە مێشک بگەێنە تۆ ئەگەر کەسێک خۆی ئەگەری توشبوونی بە زەهایمەر هەبێ بۆ هێوکارەکان جەڵدەش لی بە ئەوەی کە حاڵەتەکەی پێشەخات باشە کەواتە لە هۆکارەکانمان دەرکەوت کە بۆ ماوەی بە دەرەجەی یەک دواتر ستایلی ژیان لە خەو لە خواردن لە خواردنەکانی شەش شیرینی و سوێری هۆکارن بەوەی کە تووشی زەهایمەر بیت و شتێکی تریشمان هەبوو پەیوەندیە کۆمەڵایەتیەکان نەبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکانیش یەکێکە لە هۆکارەکان بۆی کە تووشی زەهایمەر بیت زۆر باشە زۆربەی نەخۆشیەکان قۆناغی جیاوازی هەیە نەخۆشی زەهایمەریش قۆناغی جیاوازی هەیە لەوەی کە کەسێک کە تووشی نەخۆشی زەهایمەر بڵێ ئەمە لە قۆناغیەکە ئەمە لە قۆناغی دوای یاخود سوکتر بێت نەخۆشی زەهایمەرەکە یاخود قۆناغەکەی قورستر بێت بەڵێ بەدڵنیایەوە خۆی لەم دوایە بە لێکۆڵینەکان دەرکەوت لەو کاتەیە کە مەسەن نەخۆشێک تووشی لە بیچوونەوەکە بێت دەست پێ لە پێش ئەوە بە 15 ساڵ ئەو پرۆسە دەستی پێ کردووە ینی ئەو پرۆسە بەس هێشتا دەرنەکەوتوە ئەجا وردە کە پێشەکەوێت یەکەم مەرحەلە ئەوەیە مەرحەلەیەکی ئەڵین گوازراوەیە لە بینی نۆرمال بۆ زەهایمەر پێوترێت کەمبوو هینێک مینیمال کۆگنیتیڤ ئیمپێرمنتی پێڵەن ئەمە ینی واتای چی بە کوردی کەمترین دابەزانی
ڕادی یادگەیە کە نەخۆشەکە خۆی زۆر هەستی پێ ناکا بەس دەوروبەرەکەی لە کاتی ئیش و ئەوانە لە ئیشی وردا زۆر هەستی پێکرد جارێەوە کار ناکاتە سەر نەخۆش کە لە ئیشەکەی دابڕێت ئەمە ئەم مەرحەلەیەمان هەیە مینیمال کۆگنیتیڤ ئیمپێرمنت لە دوای ئەوە مەرحەلەیدا ئەوە ئەنجا دەست پێکات کە وردە نیشانەکان زیاد بێت ئەلێ ڕاتەگرم لە مەرحەلەی سەرەتایە لە قۆناغی سەرەتایە ئەگەر چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە ئەتوانرێ ڕێبەوە بگیرێت کە نەشێتە قۆناغی دواتر خۆی هەتا ئێستا چارەسەرینەوە بەڵام باسمان کرد ئەو ستایلانەی کە باسمان کرد باشە وەرزشکردن خواردنی تەندروست چالاکی مێشکی باشە ئەوەش یەکێک لە گۆڕانکاری ژینگەی گۆڕانگی یان با بڵین خەمۆکی و دڵڕاوکە چالاکی مێشکەکانیش باسەکەینەوە یەکێک لەو گرنگانەی کە لەو مەرحەلەیە کەواتەوە بینە سەر قۆناغی دووەم بەڵێ لەو مەرحەلەیە تا ئێستا چارەسەرێکی ئەوتۆی بۆ نەدۆزراوەتەوانێت بەڵام لەم ئەخیرە لە ساڵی 2020 دەرمانی دۆزرایەوە کە کتێت لەو مەرحەلەیە بەکار بهێنرێت و تۆزێ خاوی کاتیان بیوەستێنێت کە ئەویش هێشتا بە تەواوەتیەک لانەبێتەوە لە مەرحەلەی دووەمە ئەوەیە کە نەخۆشەکە یادگەی تازەی لەبیر دەچێتەوانە هیچ شتێکی ناکات بەس یادگە کۆنەکانی باشە بەڵام ناتوانێت ئیش و کاری خۆی بە تەواوەتی بکات ینی لە کاتی ئیشەکە بەتایبەتێ و ئیشانەی ئیشی وردن ئەمە قۆناغی سێیە ئەمە قۆناغی یەکەمی زەهایمەرە پێش دوای ئەو قۆناغی انتقالیە کە باسمان کرد لە دوای ئەو ئیتر ئەم نەخۆشانەوە لێ ناتوانێت مەسەن ئەچێت بۆ دەرەوە ماڵەوە نادۆزێتەوانێ وردە ناتوانێت لە ماڵ ناتوانێت احتمالکەی سەری مەسەن بەتەنیا لە ماڵە بلەوانەیە ئاگرێ بکاتەوە بیری چێتەوانە بیکوژێنێتەوانێت لەوانێت لە بیری چێت دەرگاداخیان هەنجارە چنە دەرەوانێ ناتوانێت ماڵە بدۆزێتەوە یعنی مەترسی لەسەر ژیانە دووسە بەلەوەرەوە ئەبێ بەوەی کە پێویستی بە کەسێ بێت ئاگای لێبێت لەو مەرحەلەیە اینجا دوای ئەوە هەندێک وردە هەندێک لانی دەرونی بۆ زیارە گومانە کات هەلوەسەی تووشە بێت هەنجار تووشی کێشەی خەوە بن ئیتر بەم شێوەیە زیاکات لە مەرحەلەی ئەخیراوای لێت ئەم نەخۆشانە خەڵک ناناسێتەوەنی کەسە نزیەکانی خۆی ناناسێتەوانێ و خۆی ناتوانێت مەسەلەن بچێ بۆ تەوالێت هەستێت ئەوانە ئەنی تر وای لێکە سەرجێکە باش ئەمە لە مەرحەلەی ئەخیرە زۆر باشە ئەمە قۆناغەکان بوو بە پێی توژبوون بە نەخۆشی زەهایمەر ئەکرێ بڵێن لە هەر قۆناغە پێویستە مامەڵەیەکی جیاواز وەکو بەڕێست ئاماژەت پێکردووە کە تا ئێستا چارەسەرێکی تەواو بۆ نەخۆشی زەهایمەر نەدۆزراوەتەوە بەڵام ئەتوانین بڵێن مامەڵە دروستەکە لە ناو خێزانە بێت لە ناو کۆمەڵگایە بێت وای لێ بکات وردەوە بەرەوە باشتری بڕوات لێ تێگەشتن لەو دۆخەی کە تێکەوتووە ئەتوانین بڵێن مامەڵە دروستەکان هۆکارێکە بۆ باشترکردنی دۆخی نەخۆشەکە خۆی مامەڵی دروست ئەوەیە کە تۆ لەو نەخۆشی تێبگەی یعنی ئێستا هەندێک خێزان هەیە ئەوانیشی لاکە بەدەست نەخۆشەکەەوە شوان خێنی ناکەوە هاوارەکات ئەمە گرنگە ئەو خێزانە تێبگەن کەمە ینی کۆرسی ئەم نەخۆشی وایە کە لە ئەخیرا وای لێ بەرەو خراپی ڕات هەروەها ئەوەی کە گرنگ بێ مامەڵە تەندروستەکان تۆ ڕۆژانە ڕۆژەکەی بیرخەیتەوە بڵێ ئەمە مەسەن ڕۆژی چەنە ساڵی چەنە ئێستا کێە مەسەرەن شتەکانی پێ بڵیت لەگەڵیا بدویت لەگەڵیا بەزەگەر ئایزۆلیتی کە یانوا بڵین گۆشە گیر بێت هەر قسەی لەگەڵانە کردواتە دواندنی زۆری کەسێک تووشی نەخۆشی زەهایمەر بۆ سوودی هەیە بەڵێ بە بڕێکی مام ناوەندی یان ناڵم ئەمە شتێکی ئەوەیە کە بەحسی لەسەر بێت بەڵام ئەوەی کە بە نەخۆش هەڵین دائیمە ئاخاوتن و بیرکێنانەوەی شتەکان گرنگە چونکە ئەم نەخۆشانە خوان هین بوون نازانێت چیە نازانێت شەوە ڕۆژە نازانێت چەندی مانگە ساڵی چەنە تۆ ئەگەر ڕۆژانە ئەمانی بیرخەیتەوە شتێکی باشە هەم وەکو کاراکردنەوەیکی مێشکە وریاکردنەوەی کە بۆ مێشکی ئەم نەخۆشەکە باشە دکتۆر ئێستا پێمان بڵێت چۆن وەک بن ئەگەر بمەوێ ماسوولکەیەکم بەهێزکەم وەرزشەکەم باشە چۆن یادگە میمۆریمان بەهێزکەین ئەوەش یەکێک لەو شتانەی کە گرنگە بۆ بڵین کەمکردنەوەی ئەگەری زەهایمەر یەکێک لەوانە کە گرنگن چالاکی مێشکەکان تۆ دایمە مێشکە کەبانە هەڵاسی شتێ بخوێنەوەە بەسەن کتێب خوێندنەوەیکێکە لەو شتانەی کە چالاکی مێشکی زیاکات هەندێشتی هەندێک پەزڵ هەیە یان با بڵین یاری مێشکیە وەکو سودۆکۆ ئەگەر زۆر نەبینیەوە لێرە بە سودۆکۆیکە لەوانەیە کە زۆر گرنگە بۆ مێشک بۆ چالاکی مێشک کۆمەڵی خانەیە ڕقەمی تیا تۆ پڕێگەیتەوە گۆشەیان هەندێک جارشە وشەیە تۆ کلیمێک ئینەکەیتەوە پڕێگەیتەوە واکە مێشکی و نەخۆشە بجوڵێنێت ئەمە هەندێک گەیمی کەش هەیە ینی مەسەن وەرنە شەتران زەمانە یاری فکرین کە واکەن تو وا لەو نەخۆشەکان مێشکی بجوڵێنێت اینجا دوای ئەوە هیوایەتێکێک لە شتە گرنگەکان کە تۆی پێ وەکوتمان خوێندنەوەیکێکە لەوانە یان ئەگەر مەسەن تۆ حەزت لە میوزیکە
هەتا ئێستا هین نەبووی بەس ئەگەر تەمەنیشە گەورە بێت توانی مەسەڵەن بچیت ئالەتێکی مۆسیقی بکڕیت و حەزکێ خۆ فێرکە یان لوغەیەکی تازە فێربوونی زمانێکی تازە معنە هەمووی چالاکی مێشکی زیاکات یاخود تۆ هەر هیوایەتێکی کە بێ یان مەسەڵەن دەوری هەڵپەرکیە بێت ڕسمکردن بێت ئەمانە هەمووی دەرکەوتووە کە هەم چالاکی فیزیکی و هەم مێشکی زیاکە هی نەخۆشەکە و ئەوەکە ئەگەری کەم کاتوانێ ئەمانە لە ساسانی ئەم شتانێک کە باسمان کرد بەس ئەگەرەکەی کەم بکاتەوە واکە یان تۆزە پرۆسەی تێکچوونی یادگەکە دواقات. زۆر باشە دکتۆرۆک و پسپۆڕیت لە نەخۆشیەکانی مێشک و دەمار با بینە سەر قۆناغی مناڵی لەوەی هەندێک جار هەیە هەندێک مناڵمان هەیە بە ئەستەمتر ئەخەوێت دۆخێکی قورس بۆ دایک و باوکەکە دروست دەکات هەندێک جار ئەبینین لەوەی کە دەرمانی خەوی بۆ بەکار ئەهێنێت لە مناڵیە ئەمە هۆکار ئەبێت بۆی کە گەورە بوو کاریگەری لەسەر مێشکی بمێنێتەوانێت زیانی پێ بگەێنێ بەڵام لە مناڵیا دەرنەکەوێت وردەوردە لە گەورەیە و هەندێک جار بە پێچەوانەوە گەورەشمان هەیە لە کاتێکا بۆی دۆخێکەوەلەوەی کە خەوی لێ ناکەوە خۆ زۆر مادووە هەمیشە پەنا باتە بەرە و دەرمانی خەوانەکە هەندێکی لە ڕێگەی ئۆنلاینەکانەوە ڕەکلامی بۆ ئەکرێت لەوەی کە ئەمە باشە بۆی کە ئیسلاحەت بکەیت ئەمانە کاریگەریان ئەبێت بە تایبەتی بۆ دوایی بۆ لە تەمەنی پێیدا بۆ نەخۆشی زەهایمەر لە مناڵیە تا ئێستا هیچ لێکۆڵینێکی لەسەر نییە کە ئەوە تەسیریکە بێت لەسەر زەهایمەر بۆ پیری ینی بەکارهێنانی دەرمانی خەو لە مناڵیە یان یادگەر لاواز دەکات هیچ هینێکی لەسەر نییە ینی وەکو مەسەلەی زەهایمەر هیچ لێکۆڵینێکی لەسەر نییە کەوای کردوێ بڵێن ئەم مناڵانە یادگان لاوازە بێت لە داهاتوە مەگەر خۆی مەسە مناڵێک ئەوەی کە گرنگ بێت لە مناڵیەوە کە بەحسی ئێستا کار بێ مەسەلەی خوێندنە ئەوانەی کە لە مناڵیەوە ئەچنە بەر خوێندن و ینی مە بڵین مەرحەلەکانی مەکتەب تەواوکەن و جادوای جامیعە و ئەوانە ئەم ئیدوکیشن لیڤڵە دەوری هەیە لە چالاکی مێشکیا کە ئەمانە ئەگەری توشبوون بە زەهایمەریان کەمترە یان با بڵێن مێشکیان بەرگری زیاتر بەرامبەر بە زەهایمەر ئەگیناوەکو دەرمانی خەو هیچ کاریگەریەک نەدۆزراوەتەوە یان بەحسێکی لەسەر نییە کە بڵێ نەمە کاریگەری هەیە لەسەر ئەوە لەسەر زەهایمەر بەڵام بەنسبەت خەڵکی گەورەوە ئەویش بە هەمان شێوە دەرمانی خەوەکان هیچ هینێکیان لەسەر نییە لێکۆڵینەوەیەک کە دەریخات بەڵام خۆی بێخەوی خراپە بێخەویەکە ئەگەر تۆ دەرمانێک بۆ بەکاربیێنی بۆی تۆ زێخەوەکە و باش بێ یان با بڵێن ڕێک بێتوانێت ئەمە بەڕای من شتێکی باشترە وەک لەوەی کە بێخەو بێت نەخۆشەکە بڵێ من دەرمانی خەو بەکارنایەنم چونکە بێخەوی واکە و مادە زیان بەخشانە لە مێشکا کۆبنەوەکو ئەمایلۆید کە باسمان کرد خەو خۆی پرۆسەیەکە بۆ لابردنی ئەو مادە زیان بەخشانە لە مێشکایکە لەوانە ئەو مادی ئەمایلۆید و تاوپرۆتینە کە دەوریان هەیە لە دروستبوونی زەهایمەر باش دکتۆر ژنانیان پیاوان زیاتر تووشی زەهایمەرە بن لە پیریا هیچ عینێکی نییە هیچ جیاوازیەکی ئەوتۆ نییە هەرچەند بڵین لەوانێت لە پیاوە بەهۆی توشبوونیان بە نەخۆشی جەڵدە و ئەوانە زیاتر بێت لە پیاوانە بەڵام هیچ فەرقێکی ئەوتۆی نییە بەڵامەندێک لە توێژینەوەکان دەریان قسە لەوەی کە ئاڵەن پیاوان زیاتر توشەوە بەداخەوە پیاوان ڕاستەکەی بەس بەهۆی توشبوونیان بە نەخۆشەکانی جەڵدەوە زیاتر یعنی ئەگەری جەڵدە و ئەوانە لە پیاوانە زۆرترە زۆر باشە ئەو کەسانی کە تووشی نەخۆشی زەهایمەرە بن ئەتوانین بڵێ لەوەی کە هەموو ژیانیان تەواو تووشی لە بیرچوونەوە بوونیە هەندێک جار هەیە بە کات تووشی ئەم نەخۆشیە ئەبنەوە دووبارە بۆ کەسانی بە تایبەتی کە تووشی بوون هەندێکی ئەڵێت ماوەیەک باشە بەڵام دوای ماوەیەک دووبارە تووشی ئەبێتەوە لەوەی کە شتەکانی بیر ئەچێتەوە بۆ ماوەیەکی دیکە باش ئەبێتەوە خۆی زەهایمەر پرۆسەیەکی بەردەوامە ئەوە نییە بۆ سێت و ئیمێت پرۆسەیەکی بەردەوامە ئەو خانانە هێواش هێواش دەناوەچن ئەو نیشانانە هەر بەردەوامەیە بەڵام هەندێک جار هەندێک ئەم نەخۆشانە چونکە هەستیارن بە هەندێشت بۆ بە هەوکردنێک توش هەوکردی میزەڵام بیان هەوکردنی سییان پەتایە بگرە خراپترە بێ وەزعەکە یادگایان خراپترە بێت تووشی هەلوەسی زیاترە بن لەبەرەوە لەو کاتانە بازێکە یا هەندێک جار کە دوای چاکە بێتەوە لەو نەخۆشیانە تۆزە باشترە بێ عین لەواچێت لەو ڕۆوە بڵێن فترێ باش بۆ فترێ خراپەوە ئەگینیا خۆی پرۆسەیەکی بەردەوامە بەرزیونزمیتیانێ هەر بەرەو خراپیان ڕۆت دەستە خۆش بێت دکتۆر جیان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس